بابەتەمان لەم کاتەیە هەڵبژارد کە باسێکی ئەوەی تیا بکەین ئیستاکەنە حالیەن الحەمدولillah هەموو کوردستان هەموو حکومەت هەموو گەل هەموو جەماوەر بگرە هەموو دنیا خۆی ئامادە کردووە بۆچی بۆ شەوی قەدر ئینشاء الله ئەگەر خوای گەورە بەنسیبمانی بکە لەو شەوی قەدرەیە ئینشاء الله کە لە ئەخیری ڕەمەزانە نییە لە ئەخیری سەری ساڵی تازەیە خەڵک هەموو چاوەڕێی میلی کاتژمێرە بگۆڕێ لە 2002 بۆ 2011 الله ئەکبەر لەم هەموو خۆشیە ئەبێت چەند بەختەوەر بین لەو کاتەیە لە ئەفسانەکانی خۆیانە هاتووە ئەوەی کە کاسێکی عەرەقی بەدەستەوە بێ لەو شەوەیە بیخواتەوە بەسەر خۆشی بچێتە ساڵێکی تازەوە بە درێژایی ساڵەکە دڵی خۆشە بێ وەکو ئەوەی کە بڵێ ئەگەر ئەم شەوی قەدرەت بەنسیب بێ خێری 83 ساڵی هەیە خێری 1000 مانگی هەیە پەنا ئەگرم بەخوا ئەم ئەقلیەتەی ئێمە ئەم بیر و بۆچوونەی ئێمە عیسا لەدایک بوو لەسەر سەرمان پێغەمبەری ئێمەیە ئێمە ئەحەقترین بە عیسا ئەی مەسیحیەکانە ئەوروپا وەک لە ئێوە پێغەمبەری خوا سەڵ سەلەم بینی فەرمی بۆچی یەهود بە ڕۆژەوە بن لە عاشورایە وتیانەی پێغەمبەری خوا خوای گەورە موسای ڕزگار کردووە فەرمی ئێمە ئەحەقترین بە موسا وەک لە ئێوە ئێمەش بە ڕۆژووە بین بەڵام ئێمە بۆ ئەوەی کە مخالەفەی ئێوە بکەین نۆ دەی عاشورا محەڕەم بە ڕۆژووە بین سەیریکە یعنی پێغەمبەری خوا سەڵ سەلەم تەنانەت ڕازی نەبوو لە ڕزگارکردنی پێغەمبەر موسایە چاو لە یەهود کە ئەبێ مخالەفەیان بکەین باشە من و تۆ قەناعەتمان وایە کە عیسا لەدایکە بێ لەسەر سەرمان ئایا ئەوروپا بۆ خۆی قەناعەتی بەوە هەیە کە عیساکەی لەدایک بووە نەخێر گەورەترین بەڵای ئەوان ئیساکێنە بۆ خۆیان کەنیسەی غەرب لە 25 دیسەمبەرە 25 مانگی هەموو 12یەکە ئەڵێ عیسا لەم ڕۆژەیە لەدایک بووە ئەی کەنیسەی شەرقی ئەڵێ عیسا لە 7 یەنایەرە واتە 7 مانگی یەکە لەدایک بووە چەند ڕۆژیان فەرقە 13 ڕۆژیان فەرقە من تێناگەم مەریەم 13 ڕۆژ بەژانەوە بووە تاوەکو مناڵەکەی بووە هەتاوەکو 13 ڕۆژ اختلاف درووبە لە ڕۆژی لەدایک بوونی یەک مناڵە ئەوان بۆ خۆیان نەگەیشتوونەتە نەتیجە ئنجیلی مەتا ئەڵێ عیسا 4 مانگ لەدایک بووە ئنجیلی لۆقا ئەڵێ شەشی پێش زاین لەدایک بووە ئەو ئەڵێ 4 پێش زاین واتە 4 ساڵی فەرقە لەگەڵ ساڵی لەدایک بوونی عیسایە ئنجیلی لۆقا ئەڵێ 6 ساڵ هەر بۆ خۆیان اختلافیان هەیە لە ساڵی لەدایک بوونەکەشیە دکتۆر دیف ڕینسکی دکتۆرێکی فەلەکی ئوسترالیا بەرنامەیەکی دانا بۆ فەلەک وتی بزانم نەژمەی عید و میلاد لە چ ڕۆژێکا بوو یەکی گرت و ئەو ڕۆژەی کە عیسای تیا لەدایک بوو لە کتێبەکانە باس کراوە بۆی دەرکەوت عیسا لە حەڤەی حوزەیرانە واتە لە حەڤەی مانگی 2 ساڵ پێش لەدایک بوونی خۆیان بە تەوقیتی میلادی کە ئێستا 2010 2 ساڵ پێش ئەو کاتە لەدایک بوو لە زستانانە لە چلەی هاوینە لەدایک بوو بۆیە خوای گەورە فەرمێ وەهوزی ئیلەیکی بجزعی نەخلە دارە خورماکە ڕاوەشێنە با خورماکە بکەوێتە خوارەوە بۆ چونکە خورما باشترین شتە بۆ ئافەتی زەیستان سبحان الله خورما مادەیەکی تیایە پێوتێ ئۆکسیتۆسین کە ئافرەتەی خوا مەمکەکانی پڕە بن لە شیر ماسوولکەکانی مەمک پاڵ بە شیرەکەوە ئەنێن بۆ دەرەوە بۆ ئەوەی کە مناڵەکە ئیسفادی لێ بکات لەو کاتەیە کە ژەکە گەورەترین مەناعەی مناڵ لە ژەکی دایکەوە دەسەکەوێت لەبەر ئەو مادەی ئۆکسیتۆسینەی تایە ئافرەت کە ناکەوێتە سەرژان ئەیبەن بۆ خەستەخانە ئەڵێن ژاڵی سناعیمان بۆ هەڵواستیوە ئەو دەرمانەی بۆ هەڵەواستن کە لە خورمایە هەیە بۆی کە ڕەحمی بچۆڵێ پاڵ بە مناڵەکەەوە بنێ بۆ دەرەوە ئەی ئەم وێڵاشە چۆن بێتە دەرەوە ئەگەر ئافرەت مناڵەکەی بوو ئەڵێن ئادی قووەت کە با وێڵاشەکەشە دابەزێ لەبەرە خوای گەورە فەرمێ هوزی پاڵ بنێ بە دارەکەەوە قووەت کە بۆی کە لەگەڵ دار خورماکەیە کە خورماکە ئەخۆیت و پاڵەنەی بە دارەکە و زەختەکەیت وێڵاشەکەشی بێتە دەرەوە چکە مامانی لەگەڵا نەبوو ئێمە عیسا بەخوا نازانین بە کوڕی خواشی نازانین بەڵکو بە پێغەمبەرێکی زانین کە هاتە دەرەوە فەرمی ئینی عەبدوڵڵاه من خوانیم من کوڕی خوانیم من عەبدوڵڵام عیسا کە لەدایک بوو بە عەقڵی لەدایک بوو یەکەم جار وتی ئینی عەبدوڵڵاه مناڵ نەبوو چۆن خۆ بێمێشک و بێعەقڵەکەی بەتەمای لەسەری ساڵا یادی عیسا بکەیتەوە بەسەر خۆشی کە ئەو بە عەقڵی لەدایک بوو ئافرەتەکانی من و تۆ یادی عیسا ئەکەی مەریەم بە حیجابەوەی هەتا ئیستاکێنەش ڕسمێکی مەریەم و هەیکەلی مەریەمم بۆ بێنن لەشکی بەسەرەوە نەبێ
کلەچکی بەسەرەوە ئەی تۆ چۆن بە سفوری یادی مەریەمەکەی دایکی عیساکەی ئەمە تەزاروم نییە لە قسەی خۆتا ئەمە ناحاڵی بوون نییە بەڵێ لەبەرەوە خۆشەویستەکانم ئەم تەقلیدە شۆرانەیە وای کردووە کە ئێمە لە زۆر شت حاڵی نەبین خورما لە کەیا پێگا کە خوای گەورە بە مەریەمە فەرمێ خورما لە چلەی ئەم لەم حەجوانە ئەفەرمێ خورماکە خوای گەورە ئەفەرمێ موسڵمانەکان لێتان تێک نەچێ مەسیح لە زستانە دایک بوو لە کاتێک بەروبوومی خورمایە کە مانگی 6 و 7 هەشتا لەو کاتەیە مەسیح لە دایک بووە ئێوە عەقڵتان بەخەڵەتان نەچێ چکە لەو کاتەیە بەپێی کتێبەکانی خۆیان شوانەکان بەدەشتەوە بوون چۆنەکەی ئەمە وابێ پاشان عیلمی تازە سەلماندوێتی بڵاوکراوەی تەلیگرافی بەریتانی ئەڵێ علماء الفلك يفجرون مفاجأة أن عيسى لم يولد في الشتاء ولكنه ولد في الصيف من تێناگەم هەموو عەقڵی من بەیانی ئەچمە سەر جادە ئادی تخوا ئەوە کاکە چی بووە وەڵڵا سەری ساڵێکی یەکە باشە بەخۆشی بێخوا ئەم یەکیەکە چییە وەڵڵا عیسا تیا دایک بووە بۆ جەنابە مەسیحی نەوەڵڵا شکر سوبحانە مەرحەم ئەی با وەڵڵا لەخوا بەزیاد بێ ناوی چییە کاک محەممەد جان زۆر خۆشحاڵم ئەی عیسا ئەی موساش پێغەمبەر نییە با ئەی 124,000 پێغەمبەریشە پێغەمبەر نین با ئەی بۆ بیزاد بە ناوی عیساوە ئەی کە ئێمە پێغەمبەرەکەمان لە دایکە بێ ئاگامان لێتی نەوەڵڵا فەرمیەتی یادم بکەنەوە نە فەرمیەتی یادی حەدیسەکانم بکەنەوە و قورئان پشتگوێ مەخەن باسی شخصی خۆی نەکردووە شتێک نییە لە ئیسلاما ناوی شخصی بێ ئەژنا یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبوو بە سەری ساڵی کۆچی بۆ ئێمە سەری ساڵی ئیسلامی بۆ ئێمە لەبەرەوە داماوی و قوڕ بەسەر خۆ هەڵماڵیوە خوا مۆبایڵەکەم لێ کۆبزان بۆم نادۆزنەوە زەحمەت دەبێ ڕەحمەت لەوی مۆبایڵەکەمی دۆزیوەتەوە بەو خوایە ئەگەر مۆبایڵەکەم لەم واقعەیە لێون بێ هەرچی بەم ڕێگەیە هاتوو چۆ بکەمە لەم بەڵای مۆبایڵەکەم پێ بوو لەو شوێنەیە هاونم کرد هەر خەفەتی بۆ خۆم کاکە باچینە بزگۆتەکە دوورکان نوێشکەین وەڵڵای ڕۆژێکان مۆبایڵەکەم لێ کۆتە سەر ئاوەڵای لەم بزگۆتیان نوێژ ناکەم دەوڵەمەنێ 100 دۆلاری لە شوێنێکا لێ بکەوێ جارێک تر چای ئەو شوێنە نابینێتەوە ئەڵێت خوا بزانم بۆم نادۆزنەوە داماو 1 ساڵ لە تەمەنێ ون کردووە بەخەیاڵتان نایەت قڕێ بەسەر 1 ساڵ ڕۆی لە ژیانت هیچ تەواو ئەمڕۆ چەندێکە ماوە لە ژیانە 20 ساڵ 30 ساڵ ئەی خاوەنی چەنی خاوەنی 30 دەفتەری الحەمدوللا 30 دەفتەرم هەیە 20 ساڵیش ماوە لە ژیانە 20 کەڕە 30 600 لەخوا بەزیادێ ئەی ساڵێکی تر شەرابم بە خاوەنی 40 دەفتەر ئەی تەمەنمە بێ بە چەند ئەبێ بە 19 ساڵ مەمێنێ لە ژیانە 40 دەفتەر کەڕە 19 ئەی دوایی دەفتەرەکان بە بێ بە 1 ملیۆن دەفتەر ئەی تەمەنم 1 ساڵی ماوە یعنی 1 ملیۆن دەفتەر ئەی کە تەمەنم بوو بە سفر هیچم نەما لە ژیانە حەزەکە هەموو دنیاهی من بێ کۆتایم پێ هات چونکە تۆ ڕەقەمێ زەربی سفرەکەی هەر ڕەقەمێکی زەربی سفرێک کرد یەکسانە بە سفر بۆ ئەوانەی کە لە 2010 مردن بە تەمای مردن بوون من تێناگەم خوای گەورە ژیانی داوە بە قسط بە ئێمە ئەفەرمێ ئینسانەکان هەر ڕۆژە و هەر ساڵە و پارچەیەکی لێ بکەمەوە یان هەموو پێکەوە بەرمەوە قستەکەی هەمووی قستی سیارەکەمون پێکەوە لێسەنمەوە ئەڵێن وەڵا خوایە جان هەموومان پێکەوە بەرەوە هەر یەکجار بمان برێنە و قاچی دەستمان ببڕێتەوە بەخوا ناخۆشە و کوێر بین باشە ئەمە عەقڵە بۆ ئێمە ئەگەر هەر یەکەمان لەم ساڵەیە ئەندامێک ون کەین ساڵێک تر ئەندامێ ون کەین لە ئەخیرە ئەندامان پێوە نەمێنێ بچینە گڵەوە وەڵڵا زۆر دڵم خۆشە ئەم ساڵ ئینشەڵا دەستمە بڕنەوە تۆ دەستێ ونەکەی چاوێ ونەکەی ئەندامێ ونەکەی لە جیاتی ئەوەی کە بەقز ونیکەی هەمووی لەسەر یەک لە مردنەکە تا هەمووی پێکەوە ونەکەی ئەمە عەقڵە بۆ من و تۆ یەک کەس دڵی بۆ خۆشە کە ئەم ساڵانە تێپەڕێ کەسێک کە لە سژنایە حکومەکەی تەواوە کابێتە دەرەوە ئەمە تۆیە لە ژیانای ساڵێک لە تەمەن ساڵێ لە خۆشی